گفتگۆ دەکەین لەبارەی کارەکانی کۆنگرێ پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بەکوێ گەشتووە کارەکانی ئەمڕۆیان چییە؟ ئەمڕۆ بڕیاری چی دەدرێ؟ کۆنگرەکە بە شێوازێکی گشتی چۆن بەڕێوە دەچێت؟ ئایا دەنگی ناڕازایی هەیە لەبارەی کۆنگرەکەەوە یان خودنا؟ کۆمەڵی دادگەری بڕیاری چی داوە بۆ پرۆسی سیاسی لە ئایندەدا؟ گفتوگۆی ئەو پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکشۆن ڕابەرەندام ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری. کاکشۆن سڵاوت لێبێم، کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ئەمڕۆ یان هەربەگشتی کارەکانی کۆنگرەی پێنجەم چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ جەناب کاکڕام کۆ بۆ کەناڵەکەتان. دیارە لە دوێنێوە لە شاری هەولێر کۆمەڵی دادگەری کوردستان کۆنگرەی پێنجەمی خۆی گرێدا کە دوو ڕۆژ دەخایەنی واتە ئەمڕۆ هەر بەردەوامە. دوێنێ دووسێ شتی سەرەکی باسکرا و ئیجراکرا، یەک لەوانە دوو هەڵبژاردننی تێدا کرا، هەڵبژاردن بۆ سەرۆکی کۆمەڵ کە بەڕێز مامۆستا عەلی باپیر بەبێ مقابل کاندید بواتە تەنیا یەک کاندید بوو بە دەنگدانی ڕاشکا و یەکلا کرایەوە. ئەگەر دوو کاندید یا چەند کاندیدمان بەتەکید بە دەنگدانی نهێنی یەکلا دەکرایەوە و لە هەمان کاتێشدا هەڵبژاردننی سەرکردایەتی نوێ بەڕێوە چوو. دیارە لە ڕابردوو ژمارەی سەرکردایەتی 35 کەس بوو، ئەم جارە 30 کەسە، 4 کەسیش یەدەکەن. دیارە کە هەڵبژاردن بۆ سەرکردایەتی نوێ کرا، ئەمڕۆکە نەتیجەی دەرچوو ڕاگەیاندرا کە 30 لە بەڕێزان لە خوشکان لە پیاوان دەرچوون. خۆشبەختانە ئەم پرۆسەیە عەفوەن ئەم پرۆسەیە لە ڕووی قانونیەوە بە ئامادەبوونی لیژنەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە چووە، بە ئامادەبوونی تیمی دادوەری بەڕێوە چوو. هەتا ئێستاش هیچ کەستانەی لێ نەداوە، بۆیە مەجرای قانونی خۆی وەرگرتووە و لە هەمان کاتدا لە دوێنێەوە دەست بەوە کراوە کە گفتوگۆ لەسەر هەندێک لە بەرگە و بابەتەکانی پەیڕۆ بکرێت، چونکە پێشتر پەیڕەوێک ئامادە کراوە وەکو ڕەشنووس. ئەم پەیڕەوە لە دوو تەوەری سەرەکی پێک دێ و لە 5 بەش پێک دێ، لە 24 مادە پێک دێ. تەوەری یەکەم هەندێک لە بنەما سەرەکیەکانە، بۆ نمونە مافی ئەندامان، ئەرچی ئەندامان، دەسەڵاتی ئەندامان لە سەرۆکەوە تا خوارەوە چی و چۆنە. دیارە ئەو بڕگە و بابەتانەی لە پەیڕە و دوێنێ پەیوەندیان بە هەڵبژاردننی سەرکردایەتی یا سەرۆکەوە بوو، دوێنێ مناقەشەکرا بە زۆرینە یەکلا کرایەوە بۆ ئەوەی هەردوو هەڵبژاردنەکە تێپەڕی. ئەم ڕۆژ دووشتی سەرەکی ئیجرا دەکرێت، یەک لەوانە ئەو بڕگە و بابەتانەی کە پەیوەندیان بە پەیڕە و هەیە وەکو تەشکیلە هەیکەلی حزبی، بە هەمان شێوە دەسەڵات و مافوسەلاحیەتەکان و هەروەها استراتیژیەتی حزب. ئێستا دەمێکە دەست بە استراتیژیەت و سیاسەتی حزب کراوە کە لە داهاتوو کۆمەڵ لە ڕووی سیاسی، جەماوەری، دیبلۆماسی، ڕێکخراوەیی چۆن بەڕێوە دەچێت، سیاسەت و استراتیژیەتی چۆن دەبی. دیارە خستراوەتە ڕوو میکانیزم ئەوەیە 3 کەس قسە لەسەر دەکا بە هاوڕا، 3 کەسیش وەکو ڕادیا. ئیدی نەریتەکەش وایە میکانیزمەکەەوە بە زۆرینەی دەنگ هەموو بڕگە و بابەتەکان یەکلا دەکرێتەوە. خۆشبەختانە تا ئێستا هیچ کێشەیەک نییە. باشە. کاکشۆن، دوای هەڵبژاردننی سەرۆکی کۆمەڵی دادگەری جەنابی مامۆستا عەلی باپیر، ینی هەندێک لێرە و لەوێ قسەیان دەکرد، ئایا ئەمە پێشوەختە ئامادەکاری بۆ کرابوو کە هیچ بربژێرێکی تر نەبێ، هیچ کاندیدێکی تر نەبێت، هەر جەنابی مامۆستا بێ وەکو ئەو خۆی وتی ئەمە بەرپرسیارەتیە کە دەیدەن بەسەر شانی ئەوە، ئەو بەرپرسیارەتەکە هەڵدەگرێ بە تەکلیفی ئەو برایانە بە قەولی خۆیان. ینی پێشتر ئامادەکاری بۆ کرابوو کە هیچ بربژێرێک نەبێت، چۆن بۆ خۆی ئەوەی ئێمە لی مەسئولین لە ڕووی قانونی و پەیڕەویەوە ئەوەیە کە کارەکان بە پەیڕە و بەڕێوە بچی. باسم کرد هەردوو تیمی دادوەری و هەروەها هەڵبژاردنەکان ئامادە بووینە و بە پێی پەیڕەویش ئەوە بووە کە کاتێک دەچینە نێو کۆنگرا، سەرۆکی پێشووی کۆمەڵ وتاری خۆی پێشکەش دەکرا، دواتر ئاست و پۆستەکان سفر دەکرێتەوە، دواتر لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرا یا بەڕێوە بردننی کۆنگرا دەرگا واڵا دەکاتەوە بۆ ئەوەی چێ خۆی بۆ پۆستی سەرۆکاتی کۆمەڵ کاندید دەکات. فعلەن دەرگای واڵا کرد،
یعنی تەنانەت مامۆستا عەلی باپیر بوو خۆی کاندید نەکرد بە ڕێزێک لە ئامادەبوانی کۆنگرە هەستایەوە پێشنیاری کرد گوتی ئەمن پێشنیاری مامۆستا دەکەم دواتر مامۆستا ئەو قسانەی کرد کە لە میدیا بڵاو بووە کە مادامە کۆنگرە داوام لێ بکات تەکلیفم لێ بکە ئەمن لە بەرمەسئولیەتەکە ڕناکەم نەخر بە هیچ شێوێک ڕێککەوتنی پێشوەختە نەبوو لە بەرەوەی باشە ئەگەر ئەو بەڕێزە هەڵەسایەتەوە لە کۆنگرە ڕابردوو ئەگەر ئەو بەڕێزە هەڵەسایەتەوە لە کۆنگرە لە هۆڵی کۆنگرە و بیوتایە جەنابی مامۆستا ئێمە پێویستمان بە تۆیە خۆناغەکە پێویستی بە تۆیە کۆمەڵی دادگەری پێویستی بە تۆیە کە هەر سەرۆکیش بی لەم خۆناغەدا مامۆستا خۆی کاندید ناکرێ و کاتە ئیتر ئەو هەستایەوە دەکرا هەڵنستابایەوە و دەکرا مامۆستا بۆ خۆشی ئستعدادی دەربڕی باە لەسەر ئەو داواکاریانەی لە ڕابردوو لە دەرەوەی کۆنگرلی کراوە بۆ نمونە لە ڕابردوو ئێمە لە مامۆستامان بیستووە کە مامۆستا حەز دەکا خۆی متەفەڕیخکا بۆ ئەوەی بە شێوەیەکی گشتی تەعامل لەگەڵ سەحوەی ئیسلامیدا بکە بەڵام خەڵکی کۆمەڵ پێی باش نەبوو پێی باش بوو لەو خۆناغەشدا هەر جەنابی مامۆستا سەرۆکی کۆمەڵبی ئەوەش بۆ ئێمە شتێکی ئیجابیە و هەروەها لە هەمان کاتیشدا ئیمتیازە کە مامۆستا کەسایەتیەکی نێودەوڵەتیە هەرێمیە لە نێوخۆ لەسەر ئاستی هەموو چین و توێژەکان وەکو جەماوەر معتەبەر و مەحسوب و حساب بۆ کراوە. باشە بکاکشان هەندێک دەڵێن ینی ئەمە پێشەلکردنی دیموکراسیە یان بۆ هێزێکی ئۆپۆزیۆن کە کۆمەڵگە خەونی لەسەر هەڵچنیوە هەندێکیش دەڵێن نا ئەمە خوێندنەوەی واقعەکەیە مامۆستا پێویستە بۆم خۆناغی کۆمەڵی دادگەری. والله بەتەکیید خۆ ئەو خەڵکە کە بە ڕسمی 910 کەس بۆی هەبوو بەشداربی هەرچەندە هەندێکیان غائب بوون لەوانە 180 ئەندام هەر ئافرەت بوون 78 کەس کاندید بوون بۆ سەرکردایەتی خەڵکێکی واعی و فاهیم و تێکۆشەرن دەکرا دەنجیشی پێ نەدەن بەڵام بە زۆرینە هەموو کارتی کەسیان بەرز کردەوە ئیتر ئەوە بەڵگەیە لەسەر ئاعتیباری جەنابی مامۆستا کە لە لای خەڵک معتەبەرە مامۆستایان دەوێ و لیژنەی بەڕێوەبەریش دەرگای وڵا کە خۆ دەکرات دە کەسبانە بەس بەڕای من ئەگەر دەکاندیدی تریش هەبانە هەر مامۆستا دەنجی یەکەمی دێنا چونکە لە نێو حزبەکانی تریش وایە بۆ نمونە ئەگەر دە کەس کاندید بن دیارە وەک بڵێ چێ دەنجی یەکەم دێنی بۆ سەرۆکایەتی چونکە هەندێک کەسایەتی خاوەن باگراوەندن کاریزمان لە نێو حزبەکەی خۆیان دائیمە ڕقەمیەکەن معتەبەرن. باشە مامۆستا لە سەرکردایەتی نوێدا خەڵکی نوێ هەن زۆر زارگلەیەوە لە هەموو حزبەکانەکرێن نەک تەنها کۆمەڵی دادگەری دەوترێ ئەنی هەندێک دەموچاو زۆر دووبارە دەبنەوە لە سەرکردایەتی لە مەکتەب سیاسی لە پەرلەمان لە حکوومەت کۆمەڵ هەوڵی داوە ئەمە تێپەڕێنێ لە 29 کەس تقریبان 10 تا 11 کەس ئەندامی سەرکردایەتی نوێن واتە ڕێژەیەکی باش خەڵکی نوێ دەرچۆخۆ ناشکرێ هەرچی سەرکردایەتی کۆنە هەر هەمووی بگۆڕدرێ. ڕاستە دواتر ئەوە بە دەنگدانە دەنگدان حەسمی مەوزوعەکەی دەکا کە دەنگدانی زۆرینەیە ئەو 29 کەسە ئەوەی توانی لە یەکەم هەتا 29 مینەوە دەنجی خەڵک بەدەستبێنێەوە دەرچوە و دەردەچێت. باشە کاکشوان پێشنیازەکان بۆ ناوی کۆمەڵی دادگەری دەوترێندێک پێشنیازی نوێ هەیە هێنانەوەی پاشگیری ئیسلامی کە لە ڕابردوودا هەیە بوو کۆمەڵی ئیسلامی کوردستان یعنی دەوترێ هەوڵە بوو پێشنیازە بوو بۆ ئەم پاشگرە بێنرێتەوە ینی ئەوە چۆن بوو پێشنیازێک هەیە بۆ ناوی کۆمەڵ ئار وەکو خۆی دەمێنێتەوە. لە ڕەشنووسی پەیڕەودا دوو خیار هەن یەکیان ناوی کۆمەڵی دادگەری ئێستاە ئەوەی تر کۆمەڵی ئیسلامیە ئێستا حالیان لە ناو هۆڵ کاتێک کە من هاتم گفتوگۆیان دەربارە دەکرد دیارە کاتێک کە خەڵکی قسە لەسەر دەکا دواتر دەدرێتە دەنگدان کامە ناو دەنجی زۆرینە بەدەستبێنی ئەوە تەبەنی دەکرێت پەیوەندی بە زۆرینەی دەنگدەرانی کۆنگرەیە بەڵام هەردوو ناویان مەطروحە و لە هەمان کاتدا دەکرێت خەڵکێک لە کاتی قسەکردن و گفتوگۆدا ناوی سێمیش تەرەحکە ئەگە چوار ناوی شەبن هەر چوار دەخرێتە دەنگدان. باشە کاکشوان ڕوئیای نوێی کۆمەڵی
دادگەری کوردستان ینی چییە بۆ پرۆسی سیاسی هەندێک دەیانوت ینی ڕەنگە لە کۆنگرەدا پێشنیازی ئەوە بکرێت کە کۆمەڵی دادگەری بەشداری بکاتەوە لە پارلەمان بڕیارێکی لەو شێوەیە بدا بەڵام ماوەسا دوێنێ لەو تارەکەی وتی شانازی بۆ هەڵێستەمانەوە دەکەین کەوتومانە ناچین ینی چه شتێکی تازە هەیە ڕوئایەکی نوێ ڕوانینی کۆمەڵی دادگەری بۆ مامەڵەکردن لەگەڵ پرۆسی سیاسی هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق خۆی ئێمە ڕاستە وەکو کۆمەڵ لە 2001 لێ ئەعلانی خۆمان کرد بەڵام پێشتر کە بزوتنەوەی ئیسلامی بووین هەرچەندە بزوتنەوەش ئێستا بەناوی خۆی ماوە ئێمە لە هەشتاکان بەشداریمان لە شۆڕشی شاخ و خەباتدا کرد کە خۆم ئەو کاتە لە هەشتاکان پێشمەرگە بووم لەگەڵ ئەم حرەکەتەدا بووم هێزێکی شۆڕژێر بووین خەباتمان کردێ بۆ ئازادی خوازی بۆ ڕزگارکردنی گەل و نەتەوە ئەوە بوو لە 1991 خەڵکی هەرێمی کوردستان لەسەر جەم ناوچەکان بە پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستانی ئەوسا کە لە کۆمەڵێک ئەحزاب پێکداتن کە ئێمەش لەگەڵیاندا بووین هەرێمی کوردستان خاچی کوردستان ڕزگاری کرا ئەم خەباتە ئەم شۆڕەشەم قوربانیدانە لە پێناو بیناکردنی حکوومەتێکی خۆماڵی بووە دام و دەستگا خۆماڵیەکان بووە کە ئەویش بەرجەستەیە لە پەرلەمان لە حکوومەت و لە قەضا دیارە ئێستا هەر یەکێک لە شتانەمان هەنووی ڕای ئەوەی کە کەم و کوڕیشیان هەیە بەڵام ئەمە ئەوە بە دەسەڵاتی مەدەنی دەبینین بە دەسەڵاتی شارستانی دەبینین لەگەڵ ئەوە دانینە قەت دام و دەستگاکانی فەرمی بگەڕێتە دواوە پێمان باشە کە چاکسازی تێدا بکرێت بۆیش ئێمە وەکو کۆمەڵ هەمیشە لە ڕابردوو بەشداریمان لە هەڵبژارنەکان کردووە بڕوامان بە تەداویلی سولتەی سەلمی هەبووە ئەوە بوو لە ڕابردوش بەشداریمان کرد لە ڕابردوو کە حەوت کورسیمان هەبوو بەڵام کە بەشداریمان کرد بە حکمیەوەی ئەمە پێمان وایە بە پێ ئەو معلومات و بەڵگەی لە لامانە تەزویرمان لەگەڵ داکراوە سێ کورسیمان هێنا یا پێدرا حەقی خۆمانە کە هەڵوێ سوەر بگرین یاوەتە بەشداری بکەین یاوەتە بایکۆت بکەین ئەوە بوو بایکۆتمان کرد تا ئێستاش تەنانەت لە ناو کۆنگرەش ئەوە مەطرح نییە و لە ئەجندای کاردانیە کە ئێمە بیخەینە ڕوو هەرچەندە کۆنگرا بووی هەیە بیخاتە ڕوو ئەگەر بە زۆرینە بڕیاریشی لەسەر بدا بەڵام لە بەرنامەمانداینە لە بە بەرنامەماندایە هەر بایکۆتی بکەین و هەر معارەزە بین لەو دەورە و لەو خولا ئیدی قسەش لە تەقدیراتی خوا ناکەم وەک دەڵێ بین عشیەتی و دوعاها لەوانەی بیانی حەدەثێک لە کوردستان ڕووبدا ڕای کۆمەڵی دادگەری بگۆڕێ باشە کاکشوان ئەم ئەزمون و حکمڕانیە لەگەڵمانەوەیدان وەکو خۆی وتت قوربانیمان داوە خەباتمان بۆ کردووە لەگەڵ ئەوەین شێوازە بمێنێتەوە چاکسازی تێدا بکرێت و لەگەڵمانەوەی ئەزمون و حکمڕانەکەن وەکخۆی ئێمە لەگەڵ ئەوەین کە هەرێمی کوردستان وەکو چوارچێوەیەکی سیاسی بپارێزرێ بەڵام چاکسازی تێدا بکرێ ئەو ئەگەر ئێمە گلەییمان لە هەندێک شێوازی بەڕێوەچوون و ئیدارەدانی دەسەڵات یا حکوومەتی هەرێم هەبێ لە ڕووی ئەوە کە فەرقە و جیاوازی دەکات نادادگەری دەکات تەنانەت لە هەندێک کاتداستەم بەرامبەر بە هەندێک خەڵک و ئەحزاب و ناوچەکان دەکات ئەوە هەر ئێمە نین بەڵکو ئەگەر لە خەڵکێکی پارتیش یا یەکێتیش کە هەردووچیان لە دەسەڵاتن بپرسن کۆمەڵێک کادیری نیگەران و ناڕازی هەن بۆ نمونە دائیمەن ئیستیعانە بە شتێک دەکرێت ئیستدلال بە شتێک دەکرێت کادیرەکانیان دەڵێن کاکە خەڵکێکی زۆر ماندوو و قوربانی دەر و گیان پیدا و شۆڕژ جێڕمان هەبووە بەڵام ئێستا خەڵکێکی خراپ لەسەر کارە کە پیاوی حکوومەت بووە یا لەگەڵ حکوومەت بۆ کاتی خۆی ئیدی ئەمن بڕوا دەکەی ئەمڕۆ نمونەیەکم لەکنا خانەوادەیەکی دەناسم کە لە یەکێک لە حزبەکانی هەرێمی کوردستانن کە شەهیدیان هەیە لە ناوەڕاستی هەشتاکان بەڵام بەداخەوە تا ئێستا زەویان پێ نەدراوە وڵی خۆ من لە حزبەکەی منیش نییە بەڵام وەکو زەمیر یەک زۆر خۆشحاڵ بووم کە پێیان دراوە و لە ڕابردوو کە پێیان نەدراوە بەڕاستی بە زوڵمی دەزانم بۆ نمونە مەسەلەن برێن لە کۆمەڵی دادگەری دەکرێ بڵێن لەبەرەوەی ئەتو کۆمەڵی ئەتو ئیسلامی مەسەن مافخورا من لە 1970ەوە چوومەتە دەرێ یعنی خۆشنی هەندێک شت هەیە باسکەم بەڵام ئەو موەسسەسەیە کە ئێستا پەرلەمانە کە من لەوێنیم من شەڕم لەسەر ڕزگارکردن و ئازادی کردووە خەریک بە بکوژرێم دوایە بە شەڕ پەڕینەوە فەیلقی ئەو بەری یعنی لە پێش هەموو حزبەکان و هەموو جەماوەریش بوون چەند کەسێکمان بە نمونە لە زۆر شت لە هەرێمی کوردستان مەحروم دەکرێم وەڵا لەبەرەوەی کۆمەڵە
بنمونە یعنی شتی وا زۆرە هەوەکەی دەوڵەتداری و حکومڕانی و لەسەر ئاساسی هاوڵاتی بوونە دەبێت لەسەر ئاساسی هاوڵاتی بوون مامەڵە لەگەڵ خەڵکدا بکرێت ینی خەڵکێک تەدعیەی داوا لە جێخۆ مافی خۆی پێ بدرێت نەک پارتیە یەکێتی یا کۆمەڵە بەیانێ ئەگەر ئێمەش لە سەردەمی حکومڕانی ئەو هەڵانە بکەین ئەو ئەزمونە دووبارە بکەین و هەر غەڵەتێت هەر خەڵک دەبێ معارەزەبی بەرامبەرمان ڕوبەڕوومان بفتووە زەبەڕاستی تێبینیمان هەیە خۆشیشمان بۆ گەل و نیشتیمانی خۆمان دەوێت خوازیارین کە هەرێمی کوردستان وەکو سەفینەیەک پارێزراو بی محفوظ بی و هەروەها حکومت بەخۆی دابێتەوە کە چاکسازی لە کەرتەکان دابکە. کاکشوان دوا پرسیارم ینی لە هەندێک قۆناغدا لە هەندێک وێزگەدا کۆمەڵی دادگەری کوردستان بەشداری کردووە لە حکومەت هێرێمی کوردستان ئەنی چۆن دەڕوانە ئەدای ئەو ئەندامانەتان کە بەشداریان کردووە لە حکومت ینی چۆن بوون ئەزمموی حکومڕانی کۆمەڵی دادگەری لە نێو حکوومەتدا چۆن دەخوێننەوە خۆتان؟ خۆی ئەو دەورات وەجباتانەی کە خەڵکی ئێمە لە پەرلەمان و حکومت بەشداری کردووە یەک ئێمە خەڵکی خۆشمان بە ئینسان دەزانین بە کادیری ئیداری و مەدەنی دەزانین پێمان وانە هەر هەمووشیان وەکو یەک بن بەڵام بە شکلەکی عام ئینسانی باش و بە ڕۆڵ بووینە سەرکەوتوو بووینە بەڵام ناشکرێت تەنیا شاهدی ئێمە بەرقرار بکرێت دەکرێت خەڵک شاهدیان لەسەر بدا من زیاتر بە پێی شاهدی خەڵکی کە شاهدیان بۆ دەدەن دەڵێن کادیری باش بووینە لە پەرلەمان و هەروەها لە حکوومەت لە مەجالاتی تر لە حکوومەت وەکو مدیر عامە وەکو قایم قامە مدیر ناحیە چونکە لە حکوومەتی خۆجێش لە هەندێک حاڵەتان هەمان بووە لە ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتیش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی قایم قاممان هەبووە مدیر ناحیەمان هەبووە خەڵکەکەمان خەڵکێکی باش و سەرکەوتو و بەڵحاصڵ مەحموود بووە. بەڕێز کاکشوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی کۆمەڵی دادگەری پیرۆزبایشی لێکین ئەمڕۆ ناود لە یەکێک بووی لەو کەسانی کە وەک ئەندام لە سەرکردایەتی نوێ متمانەی کادرانی کۆمەڵە بەدەستهێنایەوە سپاس دەکەین سپاس بۆ بەشداریکردن بۆ جەنابیشتا زۆر زۆر سپاس.